الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. پیغمبری خوا صلی الله عليه وسلم هر کاتێک جەنازەیەکی بخستایەتە گۆڕەوە فەرموو دوعای بۆ بکەن ئێستا پرسیارەکانی گۆڕی لێکرێت. داواکارین لە الله سبحانه وتعالى زبانی ئەمدا حاجیە سابت بکە و وەڵامی پرسیارەکانی گۆڕی پێ بدرێتەوە. داواکارین لە الله جل جلاله زبانی ثابت بکە و پرسیارەکانی ناوگۆڕی جواب پێ بدرێتەوە. یا ربی پرسیارەکانی پێ جواب بدرێتەوە بە باشترین شێوە گۆڕەکەی بۆ بکەی بە گۆڕێک بە باخێک لە باخەکانی بەهەشت. برایانم ئەمە جێگەی هەمومانە و سەرئەنجامی هەمووشمانە لەم دنیایە. الله سبحانه وتعالى بە سێ قۆناغا ئێمە هێنێ لەم دنیایە. قۆناغێکیان ئاوا بە پێوەین هەڵەسین و دانیشین ئەڕۆین و دێین ئەخۆین و ئەکەین و دواتریش قۆناغی دووەم دێتە پێشەوە لە ناو چاڵێکی ئاوەهایە ڕاکشین کە ئەم ژیانیان ژیانی بەرزەخی پێوترێ، ئەوەی کە ئێستایان ژیانی دنیای پێوترێ، هەتا ئەو ڕۆژەی زیینووەکرێنەوە لەوێ ئەبین و دوا ئەو ژیانی هەتایی دێتە پێشەوە. زۆر گرنگە ئینسان بزانێت لەو ژیانەی دنیایە کە هەیەی چی پێش بخا بۆ ئێرە. رسول الله صلى الله عليه وسلم أفرمي: القبر أول منازل يوم القيامة، إن نجا منه العبد فما بعده أيسر، وإن لم ينجو فما بعده أصعب. فرمي قور يكمين منزلقية لمنزلقكاني قيامت. أجر إنسان رزقاري ببي لي وەڵامی پرسیارەکانی گۆڕی پێ بدرێتەوە، ئەوە لە دوا ئەوەوەی تر ئاسانە بێ بڵێ درەکەوێتە خۆشحاڵیەوە هەتا ئەچێتە ناو بەهەشتەوە. فەرمێ پەنا بە ئەڵڵا ئەگەر بێت و وەڵامی پرسیارەکانی پێ نەدرێتەوە و ڕزگاری نەبێ لێرە، ئیتر لە دوا ئەوەوە قورسایی دێت، ناڕەحەتی دێت. وە لە ڕیوایەتێکی تریا فەرمێ: القبر إما روضة من رياض الجنة أو حفرة من حفر النيران. فرمي قور ياخد باخك لباخكاني بهشت، ياخد شالك لشالكاني آقر. بدس خوتا لدنيايا أي كي بشالي لشالكاني آقر بو خود يا كي بباخي لباخكاني بهشت. ويا رسول الله صلى الله عليه وسلم كالسر قور أو استاذ ورجال أي فرموا: إخواني لمثل هذا فأعدوا. أي فرموا أي براكانم بو أو جيغاي خوتانا ما دبكن بو يزور گرنگە ئینسان بەردەوام پرسیار لە خۆی بکە چیم پێیە بۆ ئەویە، چونکە هەوڵ و کۆششی ئینسان لە دنیاە ئەگەر بۆ باشکردنی ئەویا نەبێ کە کەوتە ناوی بەنا بە ئەڵڵا بۆ ناو چاڵەکە ڕوە، بۆ باخی بەهەژ ناڕوە. بۆیە ئەبێ هەموو هەوڵ و کۆششێکی بۆ باشکردنی ئەویا بێ، نەوەک بۆ بەدەستهێنانی دنیا بێ. تەماشاکە الله سبحانه وتعالى فەرمێ: يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. ڕۆژێک دێ کە ئەو ڕۆژێ دواتریش زیینوبوونەوەتە لە بەردەست الله سبحانه وتعالى. نەماڵ بە کەڵکی دێ نە منداڵ. تۆ لە دنیای هەموو هەوڵێکی بۆ چی بووە؟ بۆ ماڵ و منداڵ. بەس چی بە کەڵکێ دێ؟ بگەیتەوە بە ئەڵڵا و دڵێ سەلامەت بوو بێ لە کوفر، لە شیرک، لە نیفاق، لە فیسق، لە بیدع. لەو پێنجە دڵی سەلامەت بوو چیتە ناو گۆڕەوە، ئینشاء الله ئیتر ئەو دڵە بە کەڵکە دێ. بۆیە رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ: يتبع الميت ثلاثة. سيشد بدواي مردنا دينا بيشو. أفرمي: يدخل أحدهما قبره ويرجع اثنان. يقدانا أنا تواني بشتنا وقوركي دوانا كيتر أقرينه أوانيك أقرينه وتشين أهله وماله. لسكاركي مالو من ضالكي لقل سلوت سامانكي أو ناتنا وقوركي. بويا لا ينفع مال ولا بنون
بەس چیە تەناویە فەرمێ عەمەلو کردارەکەی ئەو کردارانەی کردوتە لەگەڵ خۆت ئەیبێتە ناو گۆڕەکە ئەگەر ئەو کردارانە بێ کە ئەڵڵای ڕازی کردووە سبحانە وتەعالە ئەوە ئەبێتە هۆی ئەوەی کە ئیتر تۆ دەرگای بەهەشت بۆ بکرێتەوە لەوێەوە و مژدەی بەهەشتێشی پێ بدرێت کە زین و بیتەوە و کردارەکانیشی لەگەڵا ئەبن بۆ دڵنەوایی بۆ ئونس هەتاوەکو زین وەکرێتەوە ئیتر لەوێەوە خەم و خەفەت و ناخۆشی و ناڕەحەتی نامێنێت بەڵام پەنا بە ئەڵڵا ئەگەر بێت و لەولاوە ماڵ بگەڕێتەوە منداڵ بگەڕێتەوە ئەویشە لەگەڵ نەبێ چی بەریتە ناوەوە لەگەڵ خۆت لە کردداری خراپ لە شکاندنی فەرمانەکانی ئەڵڵا لە ئەنجامدانی قەدەغەکراوەکانی ئەڵڵا سبحانە وتەعالە ئەوە بەڕاستی ئەبێتە جەلیسێکی شەڕ لەگەڵێ و لەگەڵ خۆتا ئەبێ هەتا وەکو ئەدباتە ناو جەهەنەمەوە پەنا بە ئەڵڵا و دەرگای جەهەنەمیش لەوێەوە بۆ کاتەوە کردارانە بۆیە زۆر گرنگە خۆمان ئامادەکەین بۆ ئەو دەقەیە ئەوەندەی کە هەوڵە دەین بۆ ماڵ بابی دەین کێشەمان نییە ئەوەندەی کە هەوڵە دەین بۆ مناڵ بابی دەین بە حەڵاڵی کێشەمان نییە بەڵام بە ئەڵڵا قەسەم بەقەر هەردووکیان زیاتریش گرنگە هەوڵ بدەین بۆ ئەویە ئەمە خاڵی یەکەمە کە تۆ بۆ ئێرە کردارەکانت لەگەڵ تا دێتە ناو گۆڕەکەت شتێکی تر هەیە دوای خۆ دێتە ناو گۆڕەکەت نكتب ما قدموا وآثارهم ينبأ الإنسان بما قدم يومئذ بما قدم وأخر الله جل جلاله فرمي إيما أويك كردوتانو لقل خوتان بردوتانو ونسراو بردوتانو بلام آقادار با آسواركاني شديه دواي خو تشيو بجيش وتول الرجي قيامتان لسر هردوكي محاسبات لسر أويك بيش خستوه ولسر آثاركاني شل دواي خود كده بويا رسول الله صلى الله عليه وسلم لفرموديك باسي آثاركان من بوكا كالسيدانا أفرمي إذا مات ابن آدم انقطع عمله إلا من ثلاث إنسان كمرد كرداري بدنيا وأبتريت الكرداري باشي بونا لسي حالتان به حالتي كم يانشيا صدقة جارية خيريكي كردوها أو خيرة بردوامة لدواي مردنيشي مزقوتيكي كردوها پردێکی دروست کردووە ڕۆژەیەکی خێرخوازی کردووە ئەمە لە دوای مردنیشی بۆی بەرداوا بۆ هەردێتە گۆڕەکەی دووەمیان چیە علم ينتفع به زانستێکی بەجێ هێشتووە لە دوای خۆی سوودی پێگەێنێ ئەم دوانەیان کەم کەسە بێ بەخاوەنی سەدەقەت الجاریەکە کەسێ هەبوو نەبێ ناتوانێ عیلمەکەش کەسێک عالم نەبێ ناتوانێ بەڵام سێمیان هەموو کەسێتوانێ وەلەدون صالح يدعو له پیاو بە مناڵەکەت جوان پەروەردەکە با لە عیبادەت و دوعاکانیان تۆ بەشدارکە و بۆت بێ منداڵێکی صالح لە دوای خۆت بەجێ بهێنە بۆ ئەوەی عیبادەتی ئەو دوعای ئەو ذکر و ئەورادی ئەو خێر و خێراتی ئەو لە تۆ نەبڕێ لێرەیە ئەمڕۆ ئەوەی بەناو مسڵمانەکان گوێی پێنایەن پەروەردەکردنی بناڵەکانیان لەسەر دین خەمی ئەخوا لە هەموو ڕوویەکەوە ئینگلیزی نازانێ نێرێ بۆ دەورە ئینگلیزی نازانێ جوزە لە لیا و مۆسیقالیای نێرێ بۆ دەورەکەی نازانێ کۆمپیوتەر و ئالاتی ئەلکترۆنی بەکاربهێنەی نێرێ بۆ دەورەکەی نازانێ ڕەقس و سەمابکای نێرێ بۆ دەورەکەی بێ ئاگایە لە دینی ئەڵڵا لە قورئان ئەگەر خۆشی بیەوێ بچێ بەلایە ڕۆژان بەهۆش خۆیان بێتەوە یاخود ڕەفیقێکی بیەوێ دەستی بگرێ ئەم دایک و باوکاڵە تێکەیەن نەچی فێری نەبی لە بریەوەی خۆی پەروەردەی کا لەسەر کە بەڕاستی بەرپرسە لە منداڵەکان بۆ ئەوەی بۆی بێتە چرایەک لەو گۆڕەیە ڕووناکیەک لەو گۆڕەیە بێ ئاگا لەو بابەت وێ بەڕاستی زۆر کە زەمرێ و منداڵێک بەجێ هێڵێ ئەسڵەن بە تەربێت و پەروەردە سەقەتەکەی خۆی کە پەروەردەی کردووە لەسەر کوفر پەروەردەی کردووە لەسەر فسق پەروەردەی کردووە لەسەر بیدعە پەروەردەی کردووە لەسەر نیفاق ئەسڵەن شەڕەکەی بۆی دەبۆ ناوبووە ئێمە ئەوەی ظاهریەی بینین لەمدا حاجیە کوڕەکانیە ناسین بەڵگەی ئەوەیە کە ئەمە خەمی ئەم جێگایی خواردوو و کوڕەکانی بە جوانی پەروەردە کردو الحەمدولله ئەوە کاگێک لەبوو ئەوە براکانی لێرە لەگەڵمانە هەمویان ئەهلی مزگەوت و ئەهلی دین و
إما بأهل تقوايا أزانين نحسبه كذلك ولا نزكي على الله أحدا قرآنك برزو قرآنك باش پروردبون إن شاء الله أم دايا حاجية بهرمن دبي لشاكو خير وخيراتي وبراسي قرنقا بهوش خوما نابينو زانين شي أبين لقل خومان ودواي خوشمان شي بدوا ما نادي أم شان كلمة إن شاء الله إشي لسر بكين بخوما نابينو نوق بكوين ناويو دواي كار لكار ترازاو هيج شتي بكالك مانا بلين ربي يرجعوني لعلي أعمل صالحا فيما تريت أي پروردگار بمان جيرارو وعد بيقر جيان مان بي بيتوا يميت الكاري شاكين بلان كلا إنها كلمة هو قائلها ومن ورائهم برزخ إلى يوم يبعثون أوقسيك خويك تطبيق كردن وجيبجا كردني نية طواو حكم درا ولا سري أبي لو جياني برزخها أبي بو كردارانا وكبردويتي وبوشي كبويدي أتاو رجيزين وكريتوا داوا كارم الله سبحانه وتعالى لم دا حاجية خوش به لما نجا بيروزا لقناحي خوش به بلي برسكاتوا وخير خيرات وعبادات وشاك كان لي قبول بك داوا كارين الله لمردوي همو مسلمان خوش به لقناحي إيمش خوش به ورجو عبادتك كان من ليور بقري والحمد لله رب العالمين إن شاء الله كسيك بمينة ونزيكي عاد نيف ساعات شل دقيقة لايو دوات البجيب يلا